سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتانداین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی هەینی سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. ئاگردانی ژینگەی پەلەوەرەکانی زرێبار لەلایەن دژمنانی ژینگە، لە سدارەدانی بەندکراوێکی کورد لە زیندانی هەمەدان، هۆشداری ڕێکخراوی لێبوردنی نێوەندەوەیی سەبارەت بە ئەعدامکردنی ڕەزا ڕەسایی، راستۆگرتنی بەرپرسیارەتی تەقینەوەکەی کرمان لەلایەن داعش، سەپاندنی سزای زیندان بەسەر زەینەب خونیانپور لە بێهبەهان، کوژران و برینداربوونی 28 کەس لە ڕووداوێکی هاتوچۆ لە کرمان و دەست بەسەرکردنی سەدان فەلەستینی لە کەرانەی باختەری. درێژی هەواڵەکان: بەرزڕاگرتنی یادی موحسین قەیسەری لە ئیلام. ڕۆژی پێنجشەممە 14 مانگی بەفرانبار مەراستمی ڕۆژی لەدایکبوونی هەمیشە زیندوو موحسین قەیسەری بە بەشداری بنەماڵە و کۆمەڵێک لە خەڵکی ئازادیخوازی ئەو شارە بەڕێوەچوو. موحسین قەیسەری هاوڵاتی خەڵکی ئیلام ڕۆژی 30 خەرمانانی 1401 لە ڕەوتی شۆڕشی ژینە بەدەستڕێژی گولەی سەرکوتگەرانی کۆماری ئیسلامی گیانی بەخت کرد. ڕۆژی پێنجشەممە بنەماڵی موحسین هاوڕێ لەگەڵ کۆمەڵێک لە خەڵکی ئازادیخوازی ئیلام لەسەر مەزاری کۆبوونەوە و ڕێزیان لە بیرەوەریەکانی کرد. ئاگردانی ژینگەی پەلەوەرەکانی زرێبار لەلایەن دوژمنانی ژینگە. شەوی پێنجشەممە 15 بەفرانبار ژینگەی پەلەوەرەکانی گۆمی زرێبار لەلایەن دوژمنانی ژینگەوە ئاگردرا و زانیاریەک لەسەر کۆنتڕۆڵکردنی ئاگرەکان لە بەردەستانیا. بە وتەی شارەکانی ژینگە پارێزی مەریوان بایەخنەدانی بەرپرسانی حکوومەتی وشکە ساڵی ئەمساڵ دۆخێکی ساز کردووە کە تاڵاوی زرێبار زیاتر لە هەر کاتێکی دیکە مەترسی لە ناوچوونی لەسەرا. شەوی ڕابردوو ژینگەی پەلەوەرەکانی ئەو گۆمە لە چەند لاوە لەلایەن دژمنانی ژینگەوە سووتێنرا و ناوەندەکانی پەیوەندیدار هیچ هەنگاوێکیان بۆ کوژانەوە و کۆنتڕۆڵی ئاگرەکە هەڵنەگرت. ئەوە لە حاڵێکدایەکە بەرپرسانی شاری مەریوان پێشتر بەڵێنیاندا بوو کە دووربینی چاودێری لە دەوروبەری گۆمی زرێبار دامەزرێن و پاسەوانی ژینگە و بازگای پشکنینی بۆ دانێن تاکو ڕێگە لە ڕوودانی کارەساتی ژینگە بگرن، بەڵام بەڵێنەکانیان وەکو دروش مایەوە و جێبەجێ نەکرا. برینداربوونی 3 کۆڵبەر لە سنووری نەوسود. شەوی چوارشەممە 13 بەفرانبار 3 کۆڵبەری خەڵکی جوانڕۆ و شاهە و ڕەوانسەر بە سەخی هێزەکانی هەنگی مەرزی نەوسود بریندارکران. بەپێ راپۆرتی کۆڵبەر نیوز شەوی چوارشەممە کۆمەڵێک کۆڵبەر کەوتونەتە بۆسە هێزەکانی هەنگی مەرزی نەوسود و ڕاستەوخۆتەقەیان لێکراوە. لە ئاکامی دەستڕێژی گولەی هێزەکانی ڕژیم 3 کۆڵبەر بەناوەکانی حسێن ڕۆستەمی خەڵکی جوانڕۆ، فەرهاد خەڵکی گوندی تازاوای سەریاسی سەر بە شارۆچکەی شاهۆ و کۆڵبەرێکی دیکە کە ناسناوی ئاشکرا نەکراوە بە سەختی بریندار بوون. لە سێدارەدانی بەندکراوێکی کورد لە زیندانی هەمەدان. ڕۆژی پێنجشەممە 14 بەفرانبار بەندکراوێکی خەڵکی شارستانی کەنگاڤەر لە پارێزگای کرماشان بە ناوی سعید مۆرادیان لە زیندانی ناوەندی هەمەدانە لە سێدارەدرا. بە پێزانیاریەکان سعید مۆرادیان پێشتر بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر دەستە سەر و دواتر لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە ئیعدام مەحکوم کرابوو. شایانی باسەکە حکمی ئیعدامیەوە بەندکراوە لە بێخەبەری و بەنهێنی جێبەجێ کراوە. گواستنەوەی وەفا ڕەسووڵی ئازەر بۆ زیندانی نەغەجە. ڕۆژی پێنجشەممە 14 بەفرانبار وەفا ڕەسووڵی ئازەر تەمەن 19 ساڵ و خەڵکی پیرانشار بەمبەستی تێپەڕکردنی ماوەی بەندکرانەکەی ڕەوانێنی زیندانی نەغەجەکرا. وەفا ڕەسووڵی ئازەر لە ڕەوتی شۆڕشی ژینە دەست بەسەر و دواتر لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە تۆمەتی سووتاندنی بەنێری ئیتڵاعات بە 11 مانگ و 16 ڕۆژ زیندان بە تۆمەتی نافەرمانیکردن لە بڕیاری هێزەکانی دەوڵەت بە 7 مانگ و 16 ڕۆژ زیندان و بە تۆمەتی بەشداری لە خۆپیشاندان و تێکدان یاسایشی گشتی بە 7 مانگ و 16 ڕۆژ بەندکران و 40 زەربە شەلاق مەحکوم کرا. بە پێزانیاریەکان زۆرترین سزا واتە 11 مانگ و 16 ڕۆژی بۆ جێبەجێ دەکرێت. هۆشداری ڕێکخراوی لێبوردنی نێونەسەوایی سەبارەت بە ئەعدامکردنی ڕەزا ڕەسایی. ڕێکخراوی لێبوردنی نێونەتەوەی ڕۆژی پێنجشەممە 14 بەفرانبار لە بەیاننامێکدا
سەبارەت بە ئەگەری لە سێدارەدانی ڕەزا ڕەسایی لە دەست بە سەرکراوانی شۆڕشی ژینا لە زیندانی دیزڵاوی کرماشان هۆشداری دایە بەرپرسانی قەزایی کۆماری ئیسلامی. ڕۆژی یەکشەممە دەی بە فرانبار پەروەندەی ڕەزا ڕەسایی بە دوای پشتڕاستبوونەوە لەلایەن لەقی حەفدەی دیوانی باڵای وڵات بۆ لەقی ئەجرای ئەحکامی جادگای ئینقلابی کرماشان نێردرا. ناوبراو لەلایەن لەقی دوی جادگای تاوانەکانی کرماشان بە تۆمەتی هاوکاری لە کوشتنی بە ئەنقەستی نادر بەیرامی فەرماندەی ئیسلاحاتی سوپای شارستانی سەحرا هاوکاری لە بریندارکردنی خۆنەواندن بە شەقۆ و تێکدانی یاسایشی گشتی بەعدەم پەرداختی دیە 1 ساڵ زیندان و 74 زەربەشە لاق مەحکوم کرا. لە ستۆگرتنی بەرپرسیارەتی تەقینەوەکەی کرمان لەلایەن داعش ڕۆژی پێنجشەممە 14 بە فرانبار گروپی تێرۆریستی داعش لە بەیاننامەیەکدا بەرپرسیارەتی تەقینەوەکەی مەراسمی ساڵوەگەری قاسم سلێمانی لە کرمان لا ستۆگرت. ڕۆژی چوارشەممە 13 بە فرانبار هاوکار لەگەڵ چوارەمین ساڵوەگەری کوژرانی قاسم سلێمانی لە هێرشی پەهبادی ئەمریکا لە بەغدا دوو تەقینەوەی بەهێز لە نێو کۆمەڵانی خەڵکی بەشدار لەو مەراسمەدا ڕوویدا و بەهۆیەوە 84 کەس گیانیان لەدەستا و زیاتر لە 100 کەسیش بریندار بوون. ڕۆژی پێنجشەممە گروپی تێرۆریستی داعش لە بەیاننامەیەکدا بەرپرسیارەتی هێرشەکەی لە ستۆگرت و ڕایگەیاندکە دوو خۆکوژی ئینتیحاری تەقینەوەکەیان ئەنجامداوە. ناشتنی تەرمی جەمشید گۆرگیش بە بەشداری بەرینی خەڵک لە زاهیدان. ڕۆژی پێنجشەممە 14 بە فرانبار مەراسمی ناشتنی تەرمی جەمشید گۆرگیچ بەندکراوی گیانبەختکردووی بەلوچ لە زیندانی زاهیدان بە بەشداری بەرینی خەڵک لە گۆڕستانی ئەوشارە بەڕێوە چوو. جەمشید گۆرگیش لە دەستبەسەرکراوانی هەینی خۆیناوی زاهیدان لە سەردەمی شۆڕشی ژینا بوو کە پاش ڕفاندنی لەلایەن هێزەکانی ڕژیمەوە بە سەختی ئەشکەنجەدرا. ئەو بەندکراوە لە ژێر ئەشکەنجە سەرکوتگەرانی کۆماری ئیسلامی تووشی چەند نەخۆشی بوو، بەڵام بەرپرسانی زیندان جەمشیدیان لە دەستڕاگەیشتن بە دەرمان بێبەش کردو ئەو بەندکراوە بەهۆی ئێش و ئازاری زۆرەوە گیانی لەدەستا. ڕۆژی پێنجشەممە هەزاران شارۆمەندی بەلوچ بەشداری مەراسمی پرسە و سەرخۆشی جەمشید گۆرگیچ بوون و ڕێزیان لە فیداکاریەکانی کرد. دەست بەسەرکردنی کاوە ئەمیری لە شەهریاری تاران. لە ڕۆژانی ڕابردوودا شالاکێکی مەدەنی خەڵکی شەهریاری تاران بە ناوی کاوە ئەمیری لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەست بەسەر و بۆ زیندان گوازرایەوە. کاوە ئەمیری لە سەردەمی شۆڕشی ژینا لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەست بەسەر و دواتر بەجانانی بارەمتە ئازاد کرا. ناوبراو مانگی خەرمانانی ئەمساڵ و هاوکار لەگەڵ ساڕۆژی دەستپێکی شۆڕشی ژن ئازادی بۆ جارێکی دیکە دەست بەسەر و لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە تۆمەتی تەبلیغ دژی نیزام بە 8 مانگ زیندان مەحکوم کرا. سەپاندنی سزای زیندان بەسەر زەینەب خونیانپور لە بێهبەهان. زەینەب خونیانپور شارۆمەندی خەڵکی بێهبەهان لەلایەن جادگای ئینقلابیە و شارەوە بە 2 ساڵ زیندان مەحکوم کرا. بە پێی زانیاریەکان زەینەب خونیانپور هاوڵاتی خەڵکی بێهبەهان لەلایەن لەقی 104 جادگای دوی سزاکانی ئەو شارە بە تۆمەتی بڵاوکردنی وێنەی بێحجاب لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بە 2 ساڵ زیندان مەحکوم کراوە. جێگای ئاماژەیەکە جەلەسەی جادگای ئەو چالاکە مەدەنیان لە ڕێکەوتی حەفدەی ڕەزبەری 1402 بەڕێوە چوو. کوژران و برینداربوونی 28 کەس لە ڕووزاوێکی هاتوچۆ لە کرمان. بەڕێوەبەری مانگی سووری کرمان بەیانی هەینی 15 بە فرانبار ڕاگەیاند بەهۆی ڕووزاوێکی هاتوچۆ لە ڕۆژهەڵاتی ئەو پارێزگایە هاوڵاتیە گیانی لەدەستاوە و 27 کەسی دیکەش بریندار بوون. بە وسەیەوە بەرپرسەی ڕژیم ڕۆژی هەینی مەراسمی ماتەمینی قوربانیانی هێرشە تێرۆریستیەکە کرمان بەڕێواچێت و جادەکانی ئەو پارێزگایە قەرەباڵغ بووە. بەهۆی پێکدادانی نێوان ئۆتۆبوسێک و سەواریەکی پژۆ لە جادەی بەم بۆ ئێرانشار کەسێک گیانی لەدەستاوە و 27 کەسی دیکەش بریندار بوون کە باری تەندروستی بەشێکیان ناجێگیرە. دووە هەواڵ دەست بەسەرکردنی سەدان فەلەستینی لە کەرانەی باختەری. ئەرتەشی ئیسرائیل ڕۆژی پێنجشەممە 14 بە فرانبار ڕاگەیاند سەدان کەسی بە گومانی هاوکاری لەگەڵ جیهادی ئیسلامی و حەماس لە کەرانەی باختەری دەست بەسەر کردووە.
بە پێڕاگەیاندنی مەدیەکانی ئیسرائیل هێزەکانی ئەرتەش ماڵ بە ماڵ بە دوای لایەنگرانی حەماس و جیهادی ئیسلامی لە شاری تۆلکەرەم گەڕاون و سەدان کەسیان دەست بەسەر کردووە. هەروەها لە ئوردوگای نور شەمس لە کەرانێ باختەریش 120 فەلەستینی لەلایەن پۆلیسی ئیسرائیلەوە دەست بەسەر و ڕەوانەیە گرتوخانەکراون. لە لایەکی دیکەوە فەرماندەیەکی جیهادی ئیسلامی لە غەزە بە ناوی مەدوح لولو لە هێرشی پەهبادی ئیسرائیلدا کوژراوە و بەرپرسانی جەوڵەسیە وڵاتەش ڕایان گەیاندووەکە هێزەکانی حەزبۆڵای لوبنان 2 بۆ 3 کیلومتر لە سنوورەکانی ئیسرائیل پاشەکشەیان کردووە. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکە هەر شاد و ئاسوودەبن.